لە هەفتەی 16 لە خولی پلەیەکی تۆپیپێی کوردستان لە یاریەکی ئاستبەرزدا ڕانیا میوانداری بابانی کرد. ڕانیا بە گۆڵێکی بێ بەرامبەر لە بابانی بردەوە. لە جێمی یەکەمدا هەردوو لە بە ئاستی هاوشێوە دەبینران بەبێ گۆڵ یەکسان بوون. لە جێمی دووەمدا یانەی خاوەن یاریگا باشتر دەبینرا، گۆڵێکی لە ڕێگای مەیسەم محەممەدەوە تۆمار کرد. یاریەکە بەم شێوەیە مایەوە تا کۆتایی با گۆڵێکی بێ بەرامبەر لا بەرژەوەندی ڕانیە کۆتایی هات. سپاس بۆ خوا، سپاس بۆ ئەوەندەرانە، سپاس بۆ یاریزانەکان کە توانیمان ئەو ڕکانە سێ خاڵی گرنگ لە ناو یاریگای خۆماندا بە سەرکەوتووی بەدەست بێنین. بۆمە ئەکید ئەو یاریە تایبەتمەندی خۆی هەبوو کە دەبوو سێ خاڵی یاریەکە بەدەست بێنین لەبەرەوەی یاری ڕابردومان توش شکست بووین لەگە یانەوەشی چوار قورنا بە هیچ زۆرێکی بێ بۆ ئەوەی زۆر دوان نەکەوین دەبوو نزیک بینەوە لە یانەوەشی چوار قورنا بۆی بتوانین زیاتر نزیک بین و لە پێشەنگ. لە دوای یاریەکە یاریزانانی یانەی بابان هۆکاری شکستەکەیان بۆ هیلاکی یاریزانەکان گەڕاندەوە. دەژڵێن هەوڵ دەدەن بۆ یاریەکانی تر قەرەبووی شکستەکەیان بکەنەوە. ئێمە لە ڕاستەیە یەک ساحی خۆمان نەبوو، جمهور ئاستەنگێکی زۆری بێمە دروست کردو، بەڵام ئێمە وەک ئاشنای ئێمە بەشداری چەند خولێکی جیازمان کرد ئێمە لە جامی عێراقەکە و لە خولی کورسان و ئێمە لە هەفتێکە جارۆیە سێ یاریەکەین جەستەمان زۆری لاکەوە بەهۆی ئەوە ئێمە نەماتوانی ئاستی خۆمان پێشکەشین ئینشەڵڵا لە یاریەکانی داهاتووە ئاستی خۆمان پێشکەشەکەین. یانەی ڕانیا ئەم ساڵ لە خولی پلەیەکی کوردستان ئاستێکی باشی تۆمار کردووە. یانەکە کێبڕکەی گەیشتن بە خولی نایاب دەکات. بەم ئەنجامەی ئەمڕۆژ ڕانیا با کۆکردنەوەی 31 خاڵ پلەی سێمی کۆمەڵەکەی گرتووە. لە هەفتەی 16 خولی پلەیەکی کوردستان و یانەی بابانیش بەم شکستە لە شوێنی خۆی مایەوە و بە 24 خاڵەوە گەڕایەوە سلێمانی. لە دەڤەری ڕاپەڕینەوە ڕێناس ئەرسەلان، کەناڵی پەیام.